مزگەوتی کوردەکان لە شاری ناشڤیل بۆ ڕەوەندی کوردی تەنها شوێنی خواپەرستی نییە. بەلای بەرپرسانی سەنتەری سەلاحەدین مزگەوتەکە ڕۆڵی جیاوازی گێڕاوە. لەوێرەی ڕاستی وڵاتیش دەرەوە مزگەفت وەکی محکەمەی بکارت هێتن، یعنی گەلێک جارە خەڵکی مشکلەیەت هەین، ئاریشەیەت هەین دێهێتن حەز ناکە بچیتە محکەمێ و گەلێک پارا مەسرەفکردن احتیمالە و قانون احتیمالە گەلێک ئەزیەتەوەم دەت حەزکێتە بکرێتە لەوێرە بزانیتن هەرێکی حەقی چی حەقی خوب بەتن. گەلێک جارە ئاریشەت مابەینە ژن و مێرادات مابەینە عیالی و دەی باباتە عیالی طلبە القوتابخانە قوتابی القوتابخانە ئاریشە هەبن گەل مامۆستایەت خاڵ گەل طلبێت دیتر، یعنی ئەمڤان تشتا خڕەکە وە کارێکی دوینین ئەمە ینی کارێمە نەبەسی ئاینە یە ڕوشەمبیریە یە کومەڵاتیە هەمی بارادە ئەم هەوڵ دەین هاریکاریە خەڵکی خۆ بکەین. ئەمە نوێژی هەینی مزگەوتی ناشڤیلە لە ویلایەتی تێنسی ڕەنگە جیاواز نەبێت لە دیمەنی مزگەوتی ناوچە کوردیەکان، بەڵام بۆ ئەوانەی زەمانێکە شوێنی خۆیان جێهێشتووە ئێرە بەسە بوریەک ناو دەبن. بۆ من گەلێک مزگەوت گرنگە چینکی هەکەس نەیمە vêrê ez il mal bim dê bime qurmişk dê mirim ez naxetînin vêrê sebrê min vêrê tê hevalên min pîremêr hemiyên vêrê û em nivêja dikîn û berê xwe dîne qîbla ya Xwedê teala. زۆربەی نوێشکەران ڕۆڵی سەنتەری سەلاحەدین بەرز لە نرخێنن بەلاشیانەوە بوونی گۆڕستانێکی تایبەت بە کوردەکان یەکێکە لە پرۆژە گرنگەکان. وەختە ئێکت مرێت لە ئەمریکا نەوەکی کوردستانەیە ئەمریکا gelek پارە لێچن احتیمالە یعنی 10,000 حتا 15-20,000 دلار دێلێچن حتا ئێکیت vە شێری لازمە تو قەبرێ خۆ کڕیت. گەورەترین ڕەوەندی کوردی لە شاری ناشڤیلە لە ویلایەتی تێنسی کە بە کوردستانێکی بچووکیش ناو دەبرێت، بەڵام هیچ پارتێکی سیاسی کوردستان هێندەی سەنتەری سەلاحەدین نەیتوانیوە ڕەوەندەکە لە خۆی کۆ بکاتەوە، هەرچەندە ئەو مزگەوتەش بە بەشێک لە حیزبێکی ئیسلامی ناوزە دەکرێت، بەڵام مامۆستای مزگەوتەکە سەلاح بەرواری بە تەواوەتی ئەوە ڕەدەکاتەوە. لە ئەمریکا بۆ تاراوگەنشین ڕۆڵی مزگەوتیش گۆڕاوە، لێرە تا کێشە کۆمەڵایەتی و کێشەکانی تریش لە مزگەوت و لە ڕێگەی مامۆستای مزگەوتەکە چارەسەر بکرێت، ئەوە ئاورد لە دەستگا فەربیەکان نادەنەوە. ڕەنگە ئەمە سیفەتێکی دەگمەن بێت لە ئەمریکا. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا، شاری ناشڤیل لە ویلایەتی تێنسی.